سڵاو ئەم شەویش قەدەری پێکەوەبوونمان هەبوو لەم شەوە پیرۆزەی مانگی ڕەمەزان و مژارەکەیم شەومان تۆزێک ئاوەدانی تایە تۆزێک خۆشەویستی تایە و سەرباری ئەو تێبینیانی کە هەمانە. ئەم شەو باسی خێزان دروستکردنەکەین و باسی خۆشەویستی خێزانەکەین و باسی کاریگەریە ئەرێنەکانی خێزانەکەین لەسەر کۆمەڵگا و باسی ئەوشەکەین لەم سەردەمەدا چۆنی دروستە موسڵمان بوون و یا خێزان دروستکردن بە سیستەمی موسڵمانان خزمەتی کۆمەڵگە بکە. هەڵبەتە بەرنامەی دوێنێ شەو باسی جیابوونەوەمان کرد و باسی ئەو کێشانەمان کرد کە لە ناو کۆمەڵگەی کوردیە هەیە و بەداخەوە باسی ئەو داتایەمان کرد کە لە هەر چوار خێزانێک لە بەردەمی هەڵۆشانەوەیە لە کوردستانە. ئەم شەو لە دکتۆرەوە دەست پێ یەکەم لە ڕۆژاوای کوردستانەوە دەست پێ یەکەم پێم بڵێ دروستکردنی خێزان چ کاریگەریەکیە لەسەر بەرەو پێشچوونی کۆمەڵگە، کاریگەری ئەرێنی هەڵبەت. بێگۆمان دروستکردنی عائیلە ماڵباتێکی نابینە دوو کەسی گۆ فکری خوا و عاقلی خوا کولتوری خوا احتیمالە ژەفت و جودا بن. ئەوە مەسلەکی زۆر گرنگە و وەختێک گۆ برەنگێکی جوان برەنگێکی درست نەیەکردن تەئسیرێکی خۆی سەلبی غەڵەتی لە کۆمەلگە هەمێکیژی هەیە. هەلبەتە ئەو مۆزوع گرێ نەدایە ڕۆژ ئاوای کوردستان بتایبەت، یعنی ئەوە مەسلە کێشێکی یانجی ئەم بێژم مەسلەکی گشتیە سەراسەری جیهان. ینی دینی ئیسلام لە ئەو مەسلە مەیزەدێکی گۆ مەسلەکی زۆر گرنگە، مهمە گۆ تەفاهمیک هەبێ، مهمە گۆ تەحملی نابینە هەردوو کەسادە هەبێ. مخابن حتا نەها لە جڤاکی موسڵمان بگشتی و کوردستانژی ناووادا مەسەلی زەواج و دروستکردن برەنگی کولتور و عادەت دچنە مەسەلە، لكن پێویستە گۆ ئەو مەسەلە بێگو هەرتن گۆ مەوضوعی زەواج فکرێکی بێسەرکردن ما محتاجن ئەو کەسی مقبلە لەسەر زەواج چێ پیاو بێ چێ ئافرەت بێ چ گەنج بێ چێ کەچ بێ بەری گۆ زەواج بکێ پێویستە گۆوەری فێری مەوضوعی زەواج بێ، ژیان چۆن دەرباس دەبێ، حیاتی زەوجی چاوە دەرباس دەبێ. بەری شەوێکی مەبەحسی مەوضوعی تەلاق کرد، بەرکی وەگەلێک ئەسباب دانە خویاکردن و سەدەم دانە خویاکردن. زۆر جار هەیە ئاخفتنێکی جوان بێگوتن احتیمالە ئەو کێشە ڕابێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جارێکی دانیشتووە لەگەڵ ئەسحابی خوا، عمرو کوڕی بن العاص ژی شەڕێکی هاتیە، گوتیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شەڕی سەرکەتیە، گوتیە من ئیستیغلالی ئەو مەوزوعە دەکەم، یعنی ئاخفتنێکی جوانش دەوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بستێنم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سوئال دکە یا رەسوول الله من ئەحەب الناس ئیلەیک، کیە بێتر دژی حەز دکێ، کیە ئەو کەسێ گۆ گەلێکی خۆشەویستە بەردلێتە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر بەرسیویدایە شەرمی نەکرێت ئەو جواتە گوتیە عائیشە. ئەو نقطە زۆر مهمە گۆ خەڵکی مەفێر ببن مەوضوعی حیاتی زەوجی ئاواکردن گەرەک برەنگێکی جوان بێکردن، مەفێر بوونە برەنگێکی عادات. حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆمە دیار دکەی گۆ مەوضوعی زەواج مەوضوعەکی اختیارە، مەوضوعەکی هێلبژارتنە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گوتیە تونکەح المەرئەة لئەربع، بۆ چار تشت ئافرەت تێخواستن، بۆ ماڵێ وێنە، بۆ حسن و جەمالا وێنە، بۆ ماڵبات و حەسەبێ وێنە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەت المەکریە گوتیە فەظفەر بذات الدین تەریبەت یەداک، هەرە ئەو کەسە خودانە ئەخلاق خودانە دین بگەرە ژ بۆ خاترێک و ئەو حیاتە زەوجی برەنگێکی جوان دەرباس بێ. دعینی کاتدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەت کردیە الباوی ئەو کەچە الباوی ئەو ئافرەتە گوتیە ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض. ئەگەر کەسێکی هات خودان ئەخلاق بێ، خودان دین بێ، خودان تەحمل و سەبر بێ، کەچی خۆ بدنێدە. ئەگەر وەنە نەکن فەسادێکی زۆر گەورە تێ مەیدانێ. مخابن ما مەیزەدەکەن پەرێکیوی هەیە ئەو کەسەل ئەوروپایی یان بەێ باشە ویستمە و پرسیارە بکەم
سەرمایی پێکەوە ژیان و زەواج سەرمایە سەرمایەیەکی معنەویە یان سەرمایەکی مادیە لە ڕاستیە یعنی لەسەر ئەساسی سەرمایەکی مادی پێکەوە ژیان دروستکەین هەڤژینی دروستکەین یا لەسەر سەرمایەکی معنەوی چکە لە قسەکانی تۆ هەمووی سەرمایە معنەویەکە بوو بێگومان دەمێ گۆمە ینی حەزی مادی تێدا هەیە من ناتوانم ئیلغا بکەم من ناتوانم ڕاکم یانی ولكن جواكي ما كومالجهي ما تأثيري بهنا كولتور بوا أو كولتورجي يعني أجر من برنجكي واضح جي بيجم دبيجو سوجكي فقهي مي إسلامي هبي جو موضوعي زواج وعقدي زواج برنجكي زور مادي المسألة ما يذكريا يعني أجرت الفقهي إسلامي ما يزبكي تعريفي عقدي زواج بكي دي ما يزبكي جو عقدي زواج بوتا دبيجن عقد استملاك بضع أو نظام شون تفسيري بكم بكردي راستي بو من زور كيشايا يعني عقدكي تملكي جسمي أو آفرته يعني بو من زور زحمتي أقوي مسألة بيجم وأوا يعني بداخل وقت جو كومالجه بكذا بين تأثيري أو فكري فقهي ومن هرتمد بيجم فقه ندينة فقه فكري إنسانة فكري بياوكية جهة ريزية جهة احترامية ولكن ندينة وقت يقول كومالجه كتب أو فكرة ده الأفراد ما يزكي منا بهتر بشي مادي اگر بيريتا يعني جنابي باريزگاه بو مداد ديار كرم جو بهتر كي شيء طلاق جي مادينا باشا لا دكتور لروي كومال ناسيوا بروسي بيكو جيان بروسي هافجيني بروسي هاوجيني بروسي شي اعتماد كات سر يعني بروسي شي يعني سرمایه‌کی پارەیە یان سەرمایه‌کی خۆشەویستیە لەبەر بزانین هەر پرۆسەی هاوسەرگیری بێت یان نەوێت چون غەریزەی جنسی وەکو غەریزەی برسیەتی داوا ئەکات با باوکو دایکان تێبگەن ئەگەر پارە بێت ئەگەر نەبێت ئەگەر پەروەردە بێت ئەگەر نەبێت گەنجەکان حەزێکی جنسیان واتیا وەڵامیان گەرەک ئێمەی هیچ نەکەین ئەوان هەر ئیشی خۆیان نەکەن ئەمە وەکو قبوڵی بکەین لەو شاخۆمەر ئاژەڵەکان پەروەردە و اقتصادیانە خەریکن بەچکەی خۆیانەکەن حەزێکە بوو بە غەریزە وڵامی نەدەیتۆ کەسەکە لە ناوەبات حەزی سکسی شاید کەسەکە لە ناو نەبات وڵامی نەدەیتۆ وڵات لە ناوەبات چون کەس بەچکە نەکات چی بکەین بۆیە زەرورەتێکی پێویستە خێزانگیری دوو کەسە خێنە لایەک بۆ خێزانگیری گەرەکمان ئەم دوو کەسە هاوسەر بن هاوژین بن هاودەم بن هاوخەم بن هاوڕێ بن هاوکار بن هاوسەر بن یا هاوشەڕ بن ئەمڕۆ ئێمە هاوشەڕی ئەبینین بۆیە ترسیاین لە هاوسەری هۆکاری هاوشەڕی ئەتوانێت پارە بێت ئەتوانێت پەروەردە بێت ئەتوانێت عەدەمی بلوغ بێت ئەتوانێت باوکو دایکێکون تەداخلی ژیانی کەسەکەکەن ئەتوانێت جیم تیڤی بێت ئەتوانێت هەزار چ دەتوانێت بێت بەڵام یەک چ دەتوانێت بەری بگرێت یەک چتەکە ئەوەیە کە لە پێشەوە بەر لە زەواج هەر لە تەکی مناڵبوونا ئەو مناڵە پەروەردە بکرێت پەروەردە بکرێت زۆر بابەتەگرێت ئەو نێژم خۆی خۆش بێت و بزانێ خۆشەویستی ینی چی دایک و باوک ئەگەر بە بەرچاوی ئەو مناڵەوە خۆشەویستی فەدای یەک بکەن ینی باوک خزمەتەکە بە دایکی لە باتی شتێکان نەوێت معاملە نەوێت عشقبازی نەوێت عشقبازی وەکو شەترەنجە وەختێ شەترەنجەکەی ئیتر خۆ گەورەترین خاڵ لە شەترەنجا وەزیرە تۆ ئەگەر بزانی بە کوشتدانی ئەم وەزیرە شاکەی ئەو ماتەکەی وەزیرە خێتە بەردی دەمی سەربازێ بابی کوشێ چون ئەها وەزیر ئەگەر چی خۆشەویستەوە لە گەمەی پێەکەی بازی پێەکەی ئەمە عشق بازیە لە عشق وەرزایەژی من چی بکەم بۆ ئەو گەمەی پێ ناکەی داوای چی لێ ناکەی لە خۆتە پرسی من چێتوانم بکەم بۆ ئەو بابی کەم وەختێکانە پیاوێک خۆیە کاتە قوربانی ژنەکەی باوکی ژنەکەی دایکی ژنەکەی ڕێزی ژنەکەی ماڵی ژنەکەی وەژنەکەیش پێچەوانە مناڵی خەریکە پەروەردەوێت با زمانیش نەوێت لەوێ با قسەیش نەکرێ لەوێ فێری خۆشەویستیەوە خۆشەویستی بەوتن نییە بەکردنە ئەم مناڵە کە پەروەردە بوو وردە وردە بەرەو بلوغە چوات بلوغەکانی تیا دروستکەین ئەو نە گرنگی ئەدەین بە بیرکاری و ڕاضی و فیزیا بە شەڕنەکردنی بە ئاشتیکردنی بە قسەکردنی بە داواکردنی بە قینکردنی ئایسا کچێک من ئیمڕۆ قسەی کردێتەکما قینی کردووە لە شوەکەی چووە بۆ لای بابەی بابەیەتێتێکی شوەکەی قسە بکە بابەت بووەسە شتێک کچەکە هەر خەوەری لێنێ ئیساتە کچەکە دڵیا پێ بچاتەوە بابەی ێژێ نایدەم
بۆچی ئێمە زانین بۆ قینەکەین ئەزانین بۆ کوێ قینەکەین ئەزانین لەسەری زندگی قینمان غەیە لەسەری خاڵێکی زندگی بۆ بە خاڵێکی زندگی ژیانەکە تێکە دەین ئەمە بلوغە یعنی پەیوەندی کۆمەڵایەتی بزانێ ئاشتیکردن بزانێ شەڕکردن بزانێ یارمەتی داواکردن بزانێ تۆ نابێت لە باوکو داوای یارمەتی بکەیت ئەبێ لە باوکی شووەکە یا ژنەکە داوای یارمەتی بکەیت باوکی خۆ تەداخولێکی جۆرێ ئەکات ئەوانە زۆر بەوردی ئەشی قسەیان کرێ ئەگەر بلوغ فێر بوو جا دوو کەسەکە بە لە بازاڕا یەکیان دیە لە حەفلەیەکە یەکیان دیە وێنە یەکێکیان دیە مەجالیان بدەنێ بزان ئەم بینینە کەمە تۆ پێڵاوێ بکڕی ڕێزم هە بۆ ئینسانەکان لە ناوی ویترینی دوکانەکەی بینی وەلێ ئەچیتە ناو قیمەتەکەیە پرسی جنسەکەیە پرسی دوای ئەوە قیمەت و جنسی مۆرک و عالی بوو برند بوو ئەیکێتە پێوەەر تەنگوێ چی پێەکەی ئەگەر شەقوێ چی پێەکەی بۆیە ئەبێ مەجالیان بدەیتێت دوای ئەوە حەوایان زانی عاشقیەکەن دەستگیرانی زۆر گرنگە لەم کوردەوارێمان ناڵن یەکتر ببینە نەمدوانە با بەبێ بێوە ژنی بەبێ بێوە پیاوی لە یەکدا ببڕێنەوە با بەبێ ئەوەی مناڵێکیان بێ و بێتە مناڵی تەلاق و دواتر بێتە کۆمەلگا هەم مناڵەکە زەجر ببینەوە هەم دوایی گەورە بوو ئانتیسۆچیاڵی و کۆمەلگاکە ناژم هەموو مناڵێکی تەلاق بازە وەلێ مناڵی تەلاق زۆرتر وا لە بەردەمی ئەم شتە با ئەمە بزانین ئاشنایی مەجالیان بدەنێ ئەسن ماڵی باوکی کچەکە و کوڕەکە بچنە ماڵی یەکتری شاید چون تەداخلی ئەمانە لەولا ژیانی ئەوان تێکەدا ئەم مەجالتانە داپیان ئوستاد مەلیکیان و زۆرێ لە فەلاسفەی ئەخلاقێژن خێزانگیری ئەخلاقی نیە چون مامەڵەی ئەخلاقی ئەبێ خاڵەکانی هەردوو لای کشتی دیار بێ یەک زەڕێی ماوە ئەو زەڕێشم بۆتەوە خاڵەکانی هەردوو لای دیار بێ ئەمانەیەژن عاشقین وەلی ئەگەر مناڵێکی سندرومی دانیان بوو پیاوەکەوتی تر من لە مەڵا ناژیم چی نووسیا لە عقدی زەواجەکە بۆیە ئەبێت تۆ ئامادەگی ئەخلاقی مامەڵەکردن بێت چون ئەچیتە ناوی شتێک و هەموو لایەنێکی ئەخلاقی دیان نیە و ئاخرین شتیش کە گرەکمێ بێژمی نۆماڵ و 9 ساڵ سەبر و تەحملیان بێ شەڕ ئەکرێ و ئاشتیەکرێت کام پیا و ژن شەڕ و ئاشتیان نەبووە کام پیا و ژن دەیان شەڕ و هەزاران ئاشتیان نەبووە آخر نوکتەمەیە ئەگەر شەڕەکەن دێر ئاشتی مەکەن چون مادامێ ئاخرەکە ێراشتێ تۆڵە لە خۆتەکەیت و دەستخۆش مامۆسا ئاخر جاریەمە یاسا باشە وەڵا با بێمە لای تۆ چکە ئەزانم لاوە چێت لە بری من مامۆسا پرسیارە لێ بکە باشە من ئەڵێم هەمیشە قسەی مامۆسا لە دوو بەردامەی ڕابردووە ئەوە بوو کە خلاصەی قسەکانێ ئەگەر وانە بڵێ وانە ئەوە بوو کە بڵێ کاکە ترشوخوەیەکی خۆشەویستی ترشوخوەیەکی ئاین ترشوخوەیەکی کۆمەلگا ئەبێ یاسا چۆنی ئەم ترشوخوێ بخاتە ناو خۆیەوە یعنی کە ژنەکەوتی من ئاسوودی لێ بینێ کە ژنەکەوتی من ئەم پیاوەم ناوێ پیاوەکەوتی من ئەم ژناوێ یەکسەر ڕێکخراوەکان یەکسەر یاسانە لە تەواو چاوی دەرەها و پیاو هەر پیاو زۆرە چاوی دەرا و ژن هەر زۆرە چوزانم یەکسەر نەکەونە ئەوەی کە دووبەرە دروست بێت و بکەونە کێشەکەەوە ئەو ترشوخوێ چۆنی یاسا مامەڵەی لەگەڵا ئاکات باشە کاتە من حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە پێناسەیەکی گرێبەستی هاوسەرگیری بکەین کە لێوێ بۆمان دەرەکەوێ هاوسەرگیری گرێبەستێکی ئارەزومەندانەیە لە نێوان پیا و ژن بەهۆی و هەریەکە بۆی تر حەڵاڵ ئەبێ بە پێی شەرع مەبەست لی پێکێنانی خێزانە لەسەر بنەمای خۆشەویستی بەزەیی بەرپرسیارەتی هاوبەش بە پێی حکومەکانی ئەم یاسایە کەواتە گرێبەستەکەمان لە شەرعەوە وەرگیراوە و ئەو التیزاماتەشی کە دروستێ بۆیان لە شەرعەوە بۆیان دانراوە و ئەو دادوەرە بەڕێزانش کاتێک کە گرێبەستێکی هاوسەرگیری ئەنجامەدەن لە نێوان دوو کەسە هەمووی دادوەرێکی شەرعین واتە لەسەر بنەمای شەرع ئەوانیش ئەو گرێبەستە ئەنجام ئێن و بەپێی فتوای شەرع و بەپێی ئەو ئاەت و حەدیسانە ئەوانیش هەمووی دادوەری شەرعی کە گرێبەستێکەکە لە جاتی مەلاش و لە جاتی حاکمی قەزائیش عەقدی زەواج ئەنجامەدا ئەسڵەن کاتێک کە کچ و کوڕە گێنە لای دادوەرێک پێویست ناکا بچن بۆ لای مامۆستایەکی ئاینی چونکە ئەوان مامۆستایەکی شەرعیشن و قانونیشن هەموو ئەو ئیجراعەتانی کە مامۆستایەکی ئاینیەکە دادوەریش بە کوڕ و کچەکانێکە بەڵام ئەو عرف و عادەتە کە وای کردووە پێشەوەی بچن لای دادوەر ئەچنە لای مامۆستایەکی ئاینی ئەو پرۆسەی مارەی کردن یعنی کەسێک ینی جار وایە دەسەڵاتی یاسایی کارێکەکە متمانە لە ناو خەڵکە لە دەست ئەویش یعنی حەقە بێژیتیە بۆ حەقێکە تۆ بۆچی متمانە لە دەستەدا ئەوە گرنگە زۆر بەڵام کاتێک ئەچنە لای دادوەر دادوەری قەزایی
هناك فقه إسلامي هي أساس القبول ناكي ونداد هون كينا أساسا والحكم وحكم كينا درسته حكم كينا إسلامية قضاء وباس ما كلا شرعي شو يجرا جنابش أما جبك الفقه يعني رأي جوازه كاتێک حاکمێک ئەم کچ و کوڕە لە یەکتری مارەکە پێویستی بە مەلانیە چونکە ئەویش لەسەر ئەساسی شەرع و بنەمای قورئان ئەم دوانە لە یەکتری مارەکە لەسەر بنەمای ڕەزامەندی تۆ رازیت لەسەر مارەی ئەوەنە لەسەر پێشەکی ئەوەنە و هەردوو لا رازین ئەسڵەن زۆربەی حاڵەتەکانە بە پێی قانون کاتێک کە کچ و کوڕەکە سەر و تەمەنی 18 ساڵن و ڕەزامەندی کە سوکارەکەشی ناوێ و موافقەی وەلیشی ناوێ و چەند حاڵەتێکمان هەیە ئەوانەی کە خوار تەمەنی 18 ساڵن لە تەمەنی 16 بەرەو ژوور بە موافقەی باوکی ئەچێتە ناو دادگا و دادوەر بە ئامادەبوونی ئەوان بەڵێ تەمەنی 16 ساڵ بەڵام بە کۆمەڵێک هۆکاریشی ئەویان هەیە کە خۆیان ڕازین لە ڕووی لێهاتووی جەستەییەوە ئەنێرێ بۆ لای تەقریری طوبی لەوێ ئەڵێ ئامادەیە بۆ هاوسەرگیری بۆیە بەڕاستی ئەو پرۆسانە لێو وەرگیراون بەڵام کاتێککە باز لەوە ئاکەین ئەو دژایەتێکە دروستە بێ ئەمە ئەیگەڕێنینەوە بۆ ئەوەی کە وەکو باسم کرد دادوەر ناتوانێت هەموو ئەو ڕێنمانی کە هەیە کچ و کوڕەکان دابنیشێنێ و ڕێنماییان بکە و تەنها پرۆسەیەکی هاوسەرگیری و ئەنجامی ئەیە بەڵام حەزی شەکەم باز لە ڕێکارەکانی ئەو گرێبەستە بکەم کە کچ و کوڕەکە ئێنە ناو دادگاوە چۆن ئەم پرۆسەیە تەواوەکەن کاتی ئێنە ناو دادگاوە داواکاریە گەیەن بە دادگا کە ئەنوێ ببن هاوسەرگیری بکەن فۆرمێکە پڕیەکەنەوە تەمەنیانی تایە جۆری خوێنەکەیان ئایا باری ژیانیان مەسەرەن ئەمە کوڕە ئەمە ژنەیان پێشتر هاوسەرگیریان کردویاننا پاشان ئەیان نێرن بۆ نفوس بۆ فەحسی خوێن باشە بۆچی گرنگە وەکو باسم کرد کاتی هاتە ناو دادگا لای دادوەر عەقدی زەواجی کرد پێویستی بە مامۆستای ئاینی نییە چونکە تو بەم پرۆسانەیە ئاڕۆی ئەینێرێ بۆ فەحسی خوێن ئەگەر فەحسی خوێنەکەیان گونجاو نەبێ ئەمە چۆن چارەسەرەکرێت چۆن ئەم کێشەیە ئەنجامەدرێ ولا ئەنجامی ئەم پرۆسی کە ئاچن بۆ فەحسی خوێن و بۆ نفوسی هەردوولا بۆی تەشیر بکرێ ئێمە ئێستا قۆناغێکمان هەیە ڕاستە لەو نەبوو بێ بە یاساوە لە هەموو شارەکانە نییە بەڵام ئێستا لە سلەیمانیە ئەکتیڤە لە هەولێریش ئیشی لەسەرکرەوە خەریکە لە هەڵەبجەش ئەو سنتەرە دامەزرێ سنتەری ڕاوێژکاری هاوسەرگیریمان هەیە کە ئەنێرێن بۆ ئەوێ هەنێ جار خۆی بابەتەکان بۆ 3 ڕۆژە بابەتی کۆمەڵایەتی هەیە دەرونی هەیە یاسایی هەیە و تەنانەت تەندروستی سێکسیش هەیە بەڵام بەداخەوە لە بەرووی تاک لە کۆمەلگای ئێمە ئەوە هۆشیار نییە بۆشیان کردوون بە 3 ساعت تەکلیفەکەن واستاکەن ئەڵێ بام 3 ساعتە نەڕۆین ئەڵێ واستێکمان بۆ بکەن بام 3 ساعتە ئێمە نەچین ئەم خولە وەرگرین پێویستمان نییە کە ئەمە پێویستی بەوە نییە ئەم کەسە شارەزاییە شەهادەی هەیە شەهادەی نییە خولێکی هۆشیاریە کە بێ هەموو کەسێک بڕوە بەم پرۆسەیە کاتم نییە مەجالم نییە ناتوانم بەڵام ئەمە پرۆسێکی گرنگە هیچ نەبێ ئاشنایەکەی بە کۆمەڵی بابەت کە دوایی ئەتوانن خۆیان لەسەری بخوێننەوە شارەزایی وەرگن بە دوای بچن دواتر یان هێننەوە بۆ دادگا بەهێنانی 2 شایەت کە ئەبێ و 2 شایەتە ناسراوە بێ لە کەسوکاری خۆیان بێ بەڵام بەداخۆ سێرەکەی ژن و مێردەکان دەستگیرانەرەکان خۆیانە بن بە شایەت بەسەر یەکتریەوە ئەو بێ بە شایەتیەوە بێ بە شایەتی ئەو و دواتر دادگا ئەو پرۆسی ئەنجامەیە و کە ڕەزامەندی هەردوو لایەن وەرەگرن و عەقدی زەواجەکەیان وەرەگرن و ئەچنەوە ماڵی خۆیان و ئەنجا ئەچینە قۆناغی دەستگیرانیەوە کە قۆناغێکی گرنگە کە پێویستە ماوەیەک هەبێ یەکتری بناسن مامەڵە بکەن لەگەڵ یەکتریا و هەنێک جار لە کێشەکانە لە قۆناغی دەستگیرانیە هەنێک حاڵک دەرەکەوێ هەنێک بابەت دەرەکەوێ بەڵام هەرەڵێن قەیناکە دەزگیرانن تازن با بچن بگوێزرێنەوە بچنە ژێر یەک سەقفەوە زیاتر یەکتری ئەناسن تەحمل بکەن بەو پرۆسێ شاڕۆن با مناڵێکتان بێ باشە بن لە دوای مناڵەکە گۆڕانکاری بەسەرێ بەڵام دوایی یەنەواڵێن شەڵە هەر لە قۆناغی دەستگیرانیە جیابوو بنایەتەوە بۆیە ئەمە بە کورتی پرۆسەی هاوسەرگیریە لە ناو دادگاکە دەستخۆش مامۆستا کورد قسەیەکی هەیە مامۆستا دکتۆر قسەیەکی کرد لە یەکێک لە بەردامەکانە وتی هەندێک قسەی جوانمان هەیە و هەندێ قسەشمان هەیە بەڕاستی زۆر ناتەندروستە مەسەنێکێک لەو قسانە کاڵێ ئیشی خێر تا زوو بیکەی باشە مەسەنێکێک لەو شتانەی کە زۆربەی ماڵباتی کورد پێوەی بڕوایان پێیەتی ئەو ماوەی دەستگیرانیەیە ئەوە هیچ هەر باسی پێش دەستگیرانی هەر نەکەین لە بڕووی لە دەرەوەی دین و ئەوەیە بەڵام ئەو فترەی دەستگیرانیە مەسەلەن وەکو ینی ئەمن تۆزێ با قسەی خۆشی تێکەین یانی ئەمە خەڵکی سلەیمانی ئەڵێ ئەڵی پاسکیلی کرێ یەکسە باوکی ئەم کچە ئەڵێ سەعات 2 ئەیبیت بەدایکە لە 4:30 بێتەوە ئەم 2 سەعاتونێ نەفریای پیاسەیەکەکەون نەفریای فرێ شەڕێکیش ناکەون نە شەڕێکیش بکەن لەسەر شتێک مناقەشە سەرباری ئەمەش کاتێکی دیاریکرا و دانێ کاکە هەفتەیە با زیاتر نەبێ کاکە 2 هەفتە با زیاتر نەبێ ئەمە ئیشی خێرە خەڵق قسەی تیاکە خێرا با بچنە ماڵی خۆیانەوە ئەمە قسەی تۆ چیە لەسەر ئەمە چکە زۆر احتیما دەکرێتە سەر دیوە دینیەکە لەسەر ئەم فترەی دەستگیران ناریە
طبعا ئێمە وەکو مرۆڤ ئەوە بزانین کە ئەم بابەتی زەواجە بابەتێکە پاڵنەرە سەرەکیەکەی غەریزە جنسیەکەیە پاڵنەرە سەرەکیەکەی یعنی ئەگەر غەریزەی جنسی نەبێت ئەو داینەوە هەچ مەسەڵ غەریزەی خواردن جوڵەی کۆمەلگا لەسەرەوە وەستاوە هەروەکو چۆن ئەم غەریزەیە پاڵنەرە بۆی غەریزەکە مەجای نەداوە لە پێناوی ئەوە هەر چۆنێک ژیانەکەی بەیەکەوە یاساش ئەو یاسای بۆدان ناوە مەسەلەن بۆ نەیسە تۆ ئەڵەی پێکەوە ژیان لەسەر چه ئەساسی ئەگەر من پیاوێک هاتوو ماڵژنەکەی بامێ و تەماتی بکرۆ شەکری تێکرۆ لە جاتی خوێ یعنی بڕۆ لە یاسا شکاتی لێ بکە یاسا چی پێیە بۆ ئەمە وەڵا کاکە بۆ شەکرەکرد ناوم بامێ لە قانونە شەرتاتێ بڵێ ناوێ خوێ ناوێ شەکەرکەی تەناوی یعنی ئەمانە ناگەڕێتەوە بۆ کۆمەڵە ئوسوس بڵێ وڵا بێ پێ یاسا بەستراوت نێت یەکتریەوە بابەتی پێکەوە ژیان و شێوازی تەعاملمانە لەگەڵ یەکتری بۆیە ئەبینی ئوسوس و بنەماکانی ئێمە لە خۆمان تێکیە دێنە گینە خۆی کۆمەڵە ئوسوس و بنەمای خۆمان ڕێککەوین لەسەری هەر وەکو چێشت لێنانەکەی ڕێک وایە چۆلەکەیکی نێرە و چۆلەکەیکی مێنگە پەڕەگرن وەیەکۆ کە پەڕیان گرت باڵەگرن و جیاونەوە لەسەر دار پەڕیەوە سێرەکە چاوە گێڕێ تۆ سەیرێکی هەریان وەک یەکە نێرەکە مێنگان ناسێ سەر یەکتریەکەن ئەجوکێنێ بۆی ئەجوکێنێ بۆی شەبی کەپڵێنین شەبی کەپڵێن قۆڵەکاتە قۆڵای با و چێ وەچیلکە هێلانەیە دروستەکە ئەچنە ناوی دانیشن یەلکەکەن پێکۆژین نەکرێ خانووە دەن نەپاریان لەسرە نە ئاڵت و نەسێرێن نە نەفەقەی لەسرە نەنازان هەرتو هەموو ڕۆژە خۆیان چون تێرە خۆن و تێن و ئێوارە هیچ مشکلەیەکیان نییە هیچ کێشەی بووکو خەسوویان نییە زاوە خەزوریان نییە ئیسراحەت بۆ خۆیان خانوویکیانی خۆیان دروستیان کرێ بە چیلکەی بەلاش دروستیان کردووە نەکرێ خانوو نەمەشاکل نە هیچ باشە ئەگەر مادەم وایە زەواج ئەم پرۆسەیە کەوام چۆلەکەیکە بۆ ئینسان بۆتای معنی وایە ئەبێت بگەینە قەناعەت بڵێن وەڵڵای عەقڵ گەورەترین بەڵایە خوا دایەتێ بەشەر ئەگینا خوا عەقڵێن دایپێنێمش بۆ خۆمان وەک چۆلەکە چوین لە سوچەکە بڕێ چیلکەمان ناورد وەیە کۆتەک ژنەکەمان ناژین و هیچ کێشەمان نەبوو ئەیترا مکشتە فەیسبووکە چێکشی پرۆفایلی ڕەشکردە و سێتی مردن لە کوێ ژیان کوشتمی هەمەکیشی کێ دروستی کرا عەقڵ دروستی کرا کەوا بۆ عەقڵ بێقیمەترین شتە خوا دایەتێ ئێمە ئەی بۆ چی ئەمە چی بکەین یعنی عیلاجمان چیە لەمە فەراغمان چیە ئێمە خۆمانی ناستنگ بۆ خۆمان دروستەکەین کاکە بێ یەکێک لەوانە من بۆچی ئەمڕۆ تۆزێ جارجار فێمەوە سەر یاسا لە ئەمڕۆ یاساناسێک کاتۆ لەگەڵمان دانیشتو ئەگینا خۆمانین عوقدەکان لەناو کۆمەلگا دروستەکەن یاسایە تێ دروستیەکە یاسا دێت مشکلەکانی خەڵک کێشەی نییە چی لە پشتیوە دروستە بێ بۆ نمونە یەکێک لەو مۆزوعانە کە ئیسە باسەکەین بابەتی ئەم خاتون ئاماژەی پێکرد لێرە تۆت عەقڵ با بڵێن بێقیمەترین شتی نەک خۆزگە بێقیمەت وایە خراپترین ئەگەر بەم مەعنا بێ چۆلەکە لە زەواجا بەختەوەرترە کەوا بۆ عەقڵ خراپتری شتە دراوە تێمە بۆ بە عەقڵیش ناتوانێت بە چۆلەکە بژین کەوا بۆ عەقڵ خراپە ئەگەر وا بێ دکتۆر ڕوونکردنەوەیکی تۆمەوێ نازانم ئەگەر دکتۆر لێم تێگەیشت بێ خەریکە وەکو زەم و مەدحێکی تێکڵاوەکە با خۆی ڕوونی کاتۆ نا من وام لە خزم من ڕوونی یەکەمەوە نازانم تۆ یا بیرت لام نە و بیرت لای پرسیاری بیرم لای هیچ نیە پرسیاری ئێمە من پرسیار لە تۆکەم من پێشکەشکار و تۆ میوان باشە تێگەیشتم بۆ ئێمە ناتوانین وەک چۆلەکە ماڵە دروستکەین یعنی تۆ قسەکەی تۆیە چۆلەکە بە بێعەقلیەوە ئەتوانێت خێزانێکی بەختەوەرتر لە ئێماژی خێزانێکی تەندروست دروستکە بەس ئێمەی مرۆڤ بۆ ناتوانین ئەو خێزانە بەختەوەرە دروستکەین من وایە کێشەکە بینی ئێمە و چۆلەکە و ئێمە و کەڵەشێرەکە دوای با دکتۆرەوە قسە بکە ئەوەیە کە ئێمە عەقڵمانیەوان نیانە باشە کەواتە ئێمە عەقڵ بۆ ئێمە بەختەوەری هێناوە یەکێشە ئەگەر بەم مەعنا بێ مەبەستمەوە تاڵم عەقڵ ئیسفادەی لێ ناکەین پەیامەکەم ئەمەیە هیوادارم نەچێتەوە باوەڕ بە خەڵک دوای خەڵک قسەکەم ببڕێ بڵێن وەڵام مەلای عەقڵ باش ڕوودا و قسەکە و نابڕیتر خەڵکیش بڕیتمان نییە باشە قەی ناکە گرنگەوەتانێ ئێمە یاسا کاتێ دێت یاسادانە بەسێر کۆمەلگا بکە یەکێک لەو کێشانەی کە گەورەترین کێشە ئیسا ئەچێژن لە مەحکەمە مارە بڕێ چ لای مەلاش مارەیە بڕێ باشە خۆی لە مەحکەمە باشترە لای مەلا بۆ لەبەرەوە مەحکەمە بە دوای خوێن و چی ئەوانەی باس کرد حەز ناکەم دووبارێکم بۆی کاتەکە استغلال بکەین بۆ خەڵکە چێتەوە بەلای مەلا لەبەرەوە خەڵک بەعام حەدیثێک هەیە زۆربەی مامۆستاکان باسیەکەن ئەفەرمێن لا نیکاح ئیلا بوەلی وەشاهیدین وەلی تایە بۆ مەحکەمە هیچی تێناچێت دوو ڕێگە هەیە ئەمە کاتی خۆی یەکێتی زانایان ئەمایان تەرح کرد بۆ پەرلەمان ڕەفزیان کردو دوو ڕێگەی ئاسانەیە بۆ یەکێک لە کێشەکان ئاماژەی پێکەمە ئەمە کێشە عیلاجکردن نییە بەس من بۆی باسیەوەکەم یاسا توانی هاوکاری کۆمەلگا بێ کێشەی تیا دروست نەبێ وتیان بێ مەزونێکی شەرعی دانن لە مەحکەمەکان کەسێکی خاوەن شەهادە دکتۆر دانین خاوەن شەهادەیە علمی بە نیکاحەیەکی دای بنن بچێتە لای ئەو مارەبڕنەکەی بە شێوەی وەلی و ئەوانە بکا و بێکسێ بچێتەوە حاکم تەوقیعی بکە هەم ئەرگ لەسەر حاکم لایەچێ هەم خەڵکی دووبارە ناچێت هەر ناچێت نە لە ماڵ هەر لە مەحکەمە هەر ئەم دەوامی بێ لە مەحکەمە دکتۆرای هەیە تۆ ئیسە بۆت باسەکەم
حاکمەکانیش بیکەنەرە بێ هەرکێ ئێمە ئەوە یەکێک لە کێشەکانەوەیە بۆی خەڵک ئەوەی کە فکری مەلای لایە یەک دووەم شت هەر حاکمەکانتوان وەلیبانکن لەبەرەوە لە کۆمەلگای ئێمە ئەزانن هۆکارەکە چییە تۆ خلاصەی کەلام تۆ توێ پێم بڵێ ئەم تاقیداتە یاسایی و قانونی و شتانە وای کردووە کە پرۆسەکەمان لێ تێک بەڵێ خۆمان پرۆسەکان تێک یعنی دوو ئینسانە ئەی باشە ئەمە مامۆستانی ئاینی بە کوڕکچەکان ناڵێن دەبچن لە دادگا مارەیەکە دوایی ئێمە ئوسوڵی ئەگەر حەستان ماڵەوە من با من جوابی ئەو پرسیارەی خاتون بدەمەوە من پێشتر تەبعانی من مارەبڕین ناکەم وەرەقەی مارەبڕنەکەت بۆ دێنم کە بە عەرەبیش نووسیومە ئیستیناد بۆ عەقدی ژمارەونەی مەحکەمە مارەکەم دووبارە کردەوە لەبەرەوە یەک مارە بڕینم نەکردووە لە مەحکەماکرا ئوسوڵێکە با بڵین کلتورەکە لەبەرەوە کلتورەکە لەناو خەڵکە فەحسی خوێنیان پێ بێن نە هەر بێت کە فەحسی خوێن من مەحکەمە مارەی نەبڕێ نایکەم لەسەر ئەساسی چۆلەکەکەی مامۆسا دوو چۆلەکەکە باش مامۆستا زۆر ئاشتی خوازە و من ناتوانم گەلکی نزیکی نە هیچ ناڵێم من ئەمە تۆ لە ئەوروپا ئەژین بەڵێ 18 ساڵیشە لە ئەوروپا باشە هیوادارم ئەم قسەیە وەکو خۆی لێ مۆرجیرێ یعنی ئێمە هەموو چمکەکان باسەکەین هەندێک جار پێخینە ناو ئەوەی کە ئەو قسانەی کەیکەین ترسناکە بەنسبەت کۆمەڵگەی ئیسلامیەوە یا بەنسبەت کۆمەڵگەی کوردیەوە بەڵام هەر ئەیکەین بۆی کە بینەر بەرچاوڕوونکەین پێکەوە ژیانی دوو ئینسان کوڕ و کچە گیانێ بەتەنیا ئانێ بێکۆ بژین لە بینی چوار دیوارە و قەراریان ناوە ئەم تاقیداتکردنە مامۆسای ئاینی مەحکەمە وەرەقە ئیمزا خوێ فەحسی خوێ باسی لایەنە سەحیەکەی ناکەم باشە ئەم هەموو تاقیداتە ئەبێت دوو ئایلە ڕازی بێت دوو ئایلە هەندێک جار دوو ئایلە زەواجەکەن هەندێک جار مامی ئەم کچە لەگەڵ خاڵۆزای ئەم کەسا کێشەی هەیە کێشەیە یعنی لەم کۆمەلگایانە هەستەکەی دوو خێزان زەواجەکەن لە بڕووی دوو کەس زەواجکەن ئەم هەموو لۆ دوو سترێسە لەسەر ئەم دوو ئینسانە دروست دەکرێت ئەمە تەندروستە نەسەر ئەو هەردوو کەسایە ئەگەر من ئیزن بدمە ئەو هەر کەسە دوو کەسی دیشی دەفرێتن ئەگەر من دوو ئیزندا دوو کەسیدی دەردکەون مەسەلە گرێدایە سوڵتەی مامۆستەی ئاینی مامۆستەی ئاینی داخوازە لێ بڕوین کە مامۆستە جاسم تاجی سەری منی غوڵامی تەما مامۆستەی ئاینی فێربوونە گەرەک بەرپرسی ئەو ملەت بن گەرەک ئەو ملەت هەرتم پیوستی مامۆستەی ئاینی بێ یعنی من خوازم تێبگەم ئێستا مامۆستە جاسیمی گوت گۆوەڵا مە ینی عەقدی دووەم دکەم ji ber گۆوەڵا لە دادگە ون مەسەلی وەلی ناینن کاکە قەی مەسەلی وەلی گرینگە نەگرینگە قەی مەزهبێکی دید فقهی ئیسلامیدا قبول دکێ یا قبول ناکێ قبولی دکێ طيب كاكا وقتی گو قبولی دکێ چۆن ڕەحەت نابن مادام یاسا هەڵبژارت و مادام ملەتی قبول کرد مذهبی ئیمامی حەنەفی مەزنێکی گەورەی موسڵمانایە تابعینە مەزنێ تابعیە جهێ احترام و قدری خۆیە مامۆستەی مالکیە مامۆستەی شافعیە مامۆستەی حەنبەلیە بۆچی قسەی قبول ناکن نا جوات مذهبی و شافعی پێویست ناکە بێ وەلی دبێ تەواوە منیش لەگەڵ مەسەلی ئیعلان جودایە من ڕەئیم لەگەڵ ئەمە بەس مارەکردنەکە بێ وەلیە ئەمە نایەوە پێ قام یەک دووەم بۆچی محتاجە مامۆستەکی وەکە من خەریجی جامیعەی شەریعەمە وەرم دەوسی ئەو خانمە دانیشم و بۆ ئەو ئیش بکەم یعنی یعنی چ مشکلێ چ کێشەی هەیە ئەو هەیە بێ کەسێکیش وەکیل کە زانێ ئەسکێشە تێدەگەم سەیدا ئەسکێشە باش تێدەگەم لە کێشەکەی ئێمە تێناگەی بەڵێ ئێوە نازانم ئێوە چۆنە من باسی یەکەم بۆت لەبەرەوە لە کۆمەلگای ئێمە کابرا یامی 100 جار وتمانە کاکە وەڵڵی پێویست ناکە دووبارەکەیتەوە هەر ئەچە لای مەلا مارەیە بڕێتەوە لەبەرەوە قەناعەت پێم وتۆتمە نایەوێ ئەیکا ئەساسەن گۆ نەش بۆ خاتری پاراستنی مافی ئەو ئافرەت بێ نەپیویستی نەبشیخ هەیە و مامۆستەی ئاینی هەیە و نەپیویستی ئەو دادکەرژی هەیە منیش وا ئەڵێم پێویستی نییە پێویستی کەچ و گەنجێک ژەبدوو حەز بکەن بگهشتە مستەواکی گۆ بگهشتە مەرحەلەکی گۆ ژیانێکی ئاوا بکەن دوو شاهد کافینە ئیش قەدا تەواو تەواو زەواجەکەن تۆ ینی باشە ليك نقطة الحمد لله من أوروبا من بيوستية من بصد دينار يعني 1000 دينار نزان تشونينا بسوريا بيجم حق يعني بيوستية بصد دولار نية أجر من دانيش من روج آفاي كردستان معاشي نبي ومن هرتم شعبي من أو بري مهربي والله 24 ساعة من بيجم مهري يقول دادقر جن ندرستك ذي ملت ورد دف من شعبي تليه أو 100 دولار هري باش
پێکەوە دیاری بۆ ئەوانەکەین کەماریان باشە پێکەوە ژیانی دوو کەس یەک تۆز قسەکەی مامۆسا ئەمەی بێرخسمەوە یعنی ئەتوانین بڵین مەسەلەن گێڵفرێند و بۆیفرێندێک لە ئەوروپا بەیەکەوە ژین مەسوولەتی مادی و معنەوی یەکتری شەڵەگرن خانمێک لە ئەوروپا کە ئەژی ڕۆژی داهاتەکەی ماگانەکەی ئەگەر $500 بێ بڵین بۆیفرێندەکە شێر $500 کرێخانۆکەشیان تەقسیم دووە من هەندێک هاوڕێم هەیە ئەڵێ خواردنی سەگەکەشمان تەقسیم دووە نەگەوەی کە با بڵین کەسێکیان ڕەزیل بێ ئەڵێ نەژنەکەم قوبوڵیەکە نەمنیش قوبوڵیەکەم تیشێرتێکم لە بازار بۆ کرێ لەم تیشێرتم بەدڵ بوو بەس ئەگەر پارەکەشین بیتەوە خراپ نییە باش ینی بەو ئاستا لە ڕووی مادیشەوە یەکسانن من قسەکەم ئەوەیە مامۆساش لەسەر ئەساسی چۆلەکەکەەوە دین هەندێک جار ئەم قەزەی تاقید نەکردووە قورسی نەکردووە وڵامژنەوە لێ با من ئەمە جوان بێژم چون دین زمان کولتور ئەمانە کاڵایەکی زۆر کۆنن کە هێشتا لە سەردەمی تازە حکومەکەن و هێشتایش پێویستین خۆ ناتوانانی زمان لاوەی خۆ ناتوانانی کولتور لاوەی و بە تاکیش دروست ناکرێت با من دین لابەی هیچ کامیان نێژم کاڵا کۆنەکانن مەبەستم کۆن ینی دۆڕاو نییە مەبەستمەوە مێژوویەکی درێژی گەورەیانە کەم شتێک ئەم پەرداخەوە قەیەوە مێژووی نییە با بێمە سەر بابەتی عەقڵ و چۆلەکەکە مریشکی سەردەمی ئەشکەوتەکان هێشتا هەروەک مریشکی ئەم سەردەمە ئەگارێنێ و هێلکەکە و کەڵەشێری شەر هەمانە مەگەر ئێمە فێڵی پێ بکەین لە دەواجنەکانە مریشکی مەسلحەیەژن دوو جار بەر لای هێلکەی پێکەن لە 24 ساعتە خواردنەکەیان بۆ زیادکرە و لایتی بۆ خەمون ئەویش هەژار وەزانێت دوو شەو دوو ڕۆژەوە پەلە دوو هێلکەکە هەروامانە کرەوە مرۆڤیش دەستماندا ئەسە عەقڵی چی بەزانست چی بێ ئەوە بزانین کەوتینە سەبەری ئەندازیاری کولتوری ئەوانەی کە کولتوری ئێمە دەستی ئەدەن و چاکیەکەن وەکو تەلەڤزیۆن وەکو سۆشیال میدیا ئەمانە جامە بەستم لەوەی کە عەقڵ ێژێ عەقڵ نەبێ زۆر ڕەح من ناژم چۆلێک کە پشیلەیەک چ کێشەیەکیە لەم دنیا بەڵام دەی پشیلە تا ئەبەت هەر بە پشیلەی ئەمێنێتەوە ئێمە بە حکمت بوو یا بە سوتفە بوو علم چوون ئەمانە ێژن جەهشێکی ژنی و جیناتی ئێمە پازێکی دا و بووین بە مرۆڤ عاقڵە ئەمە زانستی سەردەمێژێتی هەموو کەسێکیش نییە لە تەکیاخۆ بایۆلۆژیێژێتی ئێمە بووین بە مرۆڤە و ئیسا بووینە سەخاوەنی عەقڵ چی بکەم قیڕەیەک تێت تا نەچمە دەروت ماشانەکەم زانم چی قۆمیان تاقەت نابم پەپولەکەیش گوێ هەرهاوە هەمان قیڕە و نایشتووە ئێمە فزولین بە دوای فەزل و زانی ناگەڕین ئەم فەزل و زانینە ینی بێ عەقڵی تەحەموڵ ناکەین هەوڵی زانین بدەین بۆ خۆی ئەم زانینە بڕێکات ئاسانکاریەکە بڕێکات سەختکاری ئەمەی کە مناڵەکە موالیدی چەندە تا شیروایەکەی لەسەر ئەوە دانەمە و تا مارەیەکەی لەسەر موالیدی 2007 خۆزای 2020 وایە چون ئاڵتونەکەیم زیاترە کرد ئەمە تۆ دروستکرێت نییە ئەو ئاژەڵانە لەو شاخە غەریزەیە کە وڵامیە دەنەوە بە ڕەحەتی ژیان پێک دێن بەڵام ئێمە هەرو غەریزەمانە پێ هەر هەمان ئاژەڵین عەقڵیشمان وا پێ جیاتی ئاسانی کەین خراپمان کرێ لەرانە عەقڵ کێشەمان تەکیا پێیاکرێ ئەنا من عەقڵم نەبێ ئاینیانی چی کولتوریانی چی بایی نامێنێ چون من عەقڵم نەبێ تەکلیفم نامێنێ هەر ئایسا ئەمە محامی ئازیز والویانە من ئەگەر خاوەنی عەقڵی خۆم نەبم ئەبێ قەیمێکم بۆ برن ئەبێ محامیەکم بۆ برن خەتایچم لەسەری من ناکەوێ بۆیە ئەمە باوە جۆرە بەرچاو بکەین و بینە ئەو خاڵە ئاخرنەواتەوت وەختێکانە تۆ ئاسانکاری ناکەی غەریزەکەیش داواکاری هەست فرۆی دێژێت لە ناوی خۆتا بەشی حیوانی زۆر تێرێت بۆ ئەوەی ژیاندا بینکەی بەشی ئەخلاقی چێژێ نەکەی غەڵەتە بەشێکە وا پێوە ئەژیت خۆی ڕاستەقینە تۆ ئیسا لە ناوە سێ گفتوگۆواتە ێژێ ئەمە مگەرەکە ئاومەوێت ئەقلی چێژێەوە ئاوی تۆ نیە دەسی بۆنەوەی من زۆر تینیشمە خەریکم ئەخنکێم ئەبێ من ئەم دوانە ئاشت کەمەوە ئاخرەکەی منم بڕیارە دەم کە بوو بە گوێی کامیان بکەم یا چۆن تەبیان بکەم هەر ئێستاش لە کۆمەلگا کولتور بێژین ئەخلاقە دینە قانونە لەو بانێژێ زەواجەوێ ئەوە بێ ئەمە یاسایی ئەوە ئاینی ئەمە فڵان لە خواری چۆ گەنجێک تازە پێگەیە و غەریزەیەکی جنسی بە قوتی واتێ ئەژێ من گەرەکمە بیکەم کولتور نایەڵێ چی بکەم خۆی کۆمەلگاوێتە واقعی کۆمەلگاکە واقعی کۆمەلگایژێ زەواجی سپی هەیە
لە ئوروپاوە توێژیتی ئەگەر غەڵەت نێژمێ و کاتە من لێ بووم زەواجێکمان بووە مەسە گشتمانی ناسن سامبوونەمان بوو کیاستێشمان بوو لە سامبوونا کوڕکچێک لە ماڵێک کاژین وەلەکەنە بە پێ ئەو پەروەردەکریان پەیوەندی جنسی ناکەن چونوتیانە نایکەین ئەگەر یەکێکیان دەسی بدەجایتە تۆ درۆزنی خۆتەوتووا ناکەمە لە کیاستەکە ئەتوان پەیوەندی جنسیش بکەن لە پەرداخی ئاوەکەی بەردەستیان تا خۆراکی سەگەکەیان دوو کەسی بەشێکەن و بە یەک چتەوێستن نێژێ وەفا هە بزانم تعهد هەیە بزانم ئەخلاق نەشایەتە و نە یاساها و نە قانون چون لە ئوروپا ئەگەر تۆ ئەتوانین بڵین ئەوە ناجح نییە ئەتوانین بڵین ئەوە سەرکەوتوو ئەوە شتێکی زۆر بە قووەتی واتە یەک شتی زۆر بە قووەتی واتە و چەند شتی لاوازێکی واتە ئەوە لەوێنە تۆ تماشاکەی ئەم کڕە و ئەم کچەوە بەو شێوە بە یەکۆ ئەژین نە قانون نە یاسا چون لەوێنە ئەگەر زەواجی کرد 3 ساڵ دوای زەواج ناتوانێت خێزا حەت بیچی شێوێنێرە ئێوارە 3 ساڵ بۆی نییە ئەمە گرفتێکە بۆی و هەرچێک داراتی هەو مادە و اقتصادوە لە ماڵێ بەشەکرێ لە بینیانە بۆیە ئەسەن زاتیان نییە لێ یاسا شتێکی کرد کەورە زەواجەکە و خۆی ناداتە بەری یاسا خاسیی ئەوەسە وەکی ئەم وڵاتە نییە نان و خوێنەدا بە ژنەکە یا ژنەکە نان و زەهرەدا بە پیاوەکەی وڵات تەلاقتان ناکەوێت چون نەکەوتە یاسا ڕێتان پێنا یا بنەماڵە ڕێتان پێنا تەلاقی عاتفیان کەوتووە ینی پیاوەکە لەو دەرگاوە چوە دەژنەکە ئاوایە پێکە ژنەکە لەو دەرگاوە چوە پیاکەی فەورەن وا شوێنیەوەیکێ بێرە بیناتە جێگەکەی ئەمە هەردوویان لایەنی ئەرێنی و خراپیانە بەڵام ئەو ئەزدواجە سپێ لەسەر شتێکدا ئامرزێ من کەسەکەم خۆم هەڵبژاردوێ و پەیوەندیەکی ئەخلاقیی وە لە تەکیاوە ئەگەر ئەو پەیوەندە ئەخلاقیە نەمێنێ ئەو هیچ شتێک نییە بیگرێ لە لای منە بۆیە ئەبێ من لەسەر کەسایەتیم ئیش بکەم دەی باشە ئیسا خێزانیش بێتە پاڵی و مناڵێکیش بێتە پاڵی و دینیش بێتە پاڵی و ئائینیش بێتە پاڵی و یاساش بێتە پاڵی هێشتا نەیتوانیوێت وەفا و تعهد دروستکە خەدەلێکی قەوی نییە لە پەروەردەی بنەماڵی ئێمە دوا قسەتم بۆ بکە بەڕاستی هەموو کات ینی کاتێک ئەمانەوێت باسی کێشەکانی کۆمەلگا بکەین با نەبین بە بەشێک لەوەی کە مەسەلەن زۆر جار لە حکوومەت و لە پەرلەمان و ئەم شتانە باسەکەین ئەو وەڵی خەتای ئەوە وەڵی خەتای ئەوە کەس خۆی با بە تاوانبار نازانێ بەڕاستی زۆر جار ئێمە لە ناو محکەمەکانە کە ئیشەکەین ئەزانین کە ڕۆتینات هەیە لە ناو دادگاکایە کێشە هەیە بارگرانێکی قورس هەیە بۆ خەڵک کاتێک کە ڕێیەکەوێتە ناو دادگاکان بەڵام هیچ کات یاسا ئەوەنە ئەرکێکی قورس نییە وەکۆی کە هەنێ جار مامۆسایانی ئاینی پیان وایە ئەمە یاسایە ئەم کێشەیە دروستەکە بەڵام لە بەرامبەری کەسانی ناو یاسا ئەڵێن نە ئەوانش کۆمەڵی کێشە بۆ ئێمە دروستەکەن بەردەوام ئەم کێشەیە هەیە لە بینی مامۆسایانی ئاینی لە بینی دادوەران لە بینی ئێمە وەکو کە ئیشەکەین نەک هەر تەنها لە بابەتی مارەکردن ئەوە هیچ بۆسێ لەو لاوی کە بابەتی مارەکردن زۆر جار کچانی خوار 18 ساڵ مارە ئەکرێن دوایی مناڵی نقصان دروستە بێ لە بەروی فەحسی خوێنیان نەکردووە لە بەرەوەی نەچوونەتە بنکەکانی تەندروستی و دواتر ناتوانین ئەم مناڵانە بسەلمێنین لە ناو دادگا شایەتیان نییە تەنها مەسەلەن لە شوێنێک کردوانە مامۆسایکی ئاینی کردوێتی مەسەلەن شایەتەکان نازانن کێیە لە لایەک ترشی لە مۆزوعی تەلاقیشە هەمان کێشەمان هەیە تاکو ئێستا لە کۆمەلگای ئێمە پێی وایە ئەو تەلاقی کە لە محکەمە ئەکەوێ هەتا نەچێتە لای مامۆستایەکی ئاینی و لەفزی تەلاقەکەی پێنەڵێم تەلاقە نەکەوتووە لەوەشا کێشەمان هەیە یان لەو لاوەیەن لە دەرەوەی دادگا چێتە لای مامۆستایەکی ئاینی تەلاقە درێ بەڵام کێتەوە ناو محکەمە ئەمانەوە تەلاقە چاکەینەوە ڕێکیان خێنەوە لە بەروی یەکەم تەلاقە ئەو ئەڵێ ناو توێتی ئەم تەلاقی تۆ مادەم سێ بەسێ بۆ تەلاقەکەت کەوتو من ناتوانم چاکیکەم و لەو بینیان مەجموعەیە مناڵ مەسەلەن پەرتەوازا بن خێزانەکە هەڵەوەشێتەوە بۆیە تاکو ئێستا ئەم کێشانە هەیە لە ناو دادگاکانە لێک تێگەیشتنێکی ڕوون نییە لە بینی مامۆستایانی ئاینی ئەوانەی لە لیژنەکانی فتووا و ئەوانەی کە ئیشی مارەبڕین و ئەواناکەن لەگەڵ دادوەرە بەڕێزەکانە مەسەلەن یەک ئیش بکرێ نەک ئەوەی کێ بەشێکی کۆمەلگا پێی وا بێ کە ئەبێت تەنها مامۆسای ئاینی ماریکا و تەنها مامۆسای ئاینیش لێکی جیا بکاتەوە و کاتێک کە محکەمە جیایان ئەکاتەوە ئەمە تەلاقێکی شەرعیە قانونیە و ئیتر پێویست ناکا کە ئەمە ئەبێ بچێتەوە لای مەلامەلای جێی کاتەوە بۆیە بەڕاستی ئەمە ئەبێت لێک تێنەگەیشتنێکە ئەبێ ڕوون بکرێتەوە وەکو باسیشم کرد دووبارەیەکەم و یاسا لە شەرعەوە وەرگیراوە بەڵام یاسا بە شێوازێک ئیشەکە و تەرەفەکانی تر مامۆسای ئاینیش بە شێوازێک ئیشەکە دکتۆر کورت و پوخت خەتەرترین تیشت دروستکردنی دەولەتێکی دهێندروێت دەولەتێکی مامۆستەین ئاینی دهێندروێت دەولەتێک مامۆستەین ئاینی جهی ئیحتیرامی خۆنە جهی قەدری خۆنە تاجی سەری منە من فەقی وامە من غولامی وامە وەزیفەوە ئەوە ژمەرە بدنە دیارکردن حکمی فقهی چییە زیادەت ئەو بەرە دەستێ خۆلسەر ملەت ڕاکن نەزەواج پێویستی ئیمە مامۆستای ئاینیە
نەتەلاقژی پێویستی مامۆستای ئاینیە پێکەوە ژیانی دوو مرۆڤ ئەم هەموو تاقیدات هەیە تاقیداتەکە خۆمانێکن فعلا مامۆسایانی ئاینی مەسەلەن من داوای لێبوردنەکەم مەسەلەن من بۆ نمونەیەکێکم لە هۆکارەکان بەڵام من چارەسەر لە چەند خاڵێکا بە خێرایی باسەکەم لە کۆتایی یەکێکیان دانانی مؤتەمەرێک دانانی لیژنەیەک چوزانم شتێکی ئاوا بۆی بەحث تەقدیم بکرێ بۆ ئەو کێشانە و عیلاجەکانی یەکێکە لە هۆکارەکان دانانی مرکزی وەرگرتنی ڕوخسەی قیادەوەکو چۆن ڕوخسەتی سارە لێخوڕینمان هەیە کەسێک زەواج نەکە ئەوەی پێ نەبێت دەورەی نەزەری و تەطبیقی نەبینێت مەجای زەواجیان پێ نەدرێ کە باسمان جەنابی پارێزەر باس یەکێکی تر ئاسانکاری ئیسە مەسەلەن بۆ محکەمە تعقیدی مەوزوعەکانەکە بۆ نمونە زەواجەکە یەک دنیا شەرط و شروط دانە لەسەر پیاو وازی لێبێرە کچێک و کوڕێکیانەوە دڵا بچن بۆ خۆیان زەواجکەن لای مامۆسایەکیانی لە هەر شوێنێکە خۆیان عەقدێک بنووسن کۆمەڵێک مەئزوون دابنن وەکو لە ئێران هەیە عقدێ لە بێنیان بنووسن زەواجیان کرۆ بۆ خۆیان ڕێکیان هاتووە لەگەڵ ئەوەی بەڵێ من زۆرم پێ بەڵێ بەڵام ئەو هەموو شەرتە محکەمە دایەنات محکەمەونە شەرت دانا من ناوێرم بڕۆم زەواجکەم مەجبورم بڕۆم بێژم کاکەوە حرامەیە ئیتر بۆچی ئەم کشتە قوڕە بکەمە سەری خۆم من حریصم قسەکی تبێژێ مامۆستا ئاخفتنێکی دەرکەت نازانم من غەڵەتی تێگەشتم ترسم زۆر کەسی غەڵەتی فێم کرد تەگۆ پێویستە چۆن ڕوخسی قیادە دەردخن هەر کەس هەرێ بۆ ئەو مەسەلە فێر بێ تا قسەکی گوت نەظەری و تەطبیقی نەظەری مە تێگەشتم تەطبیقی تێنەگەشتم تطبیقی بە یەکۆ قسەکردن نەظەری ئەوە شتێکە ئەنووسرێ ئوسوسەکان چییە تەحریریە تطبیقی ئەوەتانێ بە یەکۆ دانیشن قسە بکەن حیوار بکەن گفتوگۆ خۆڕۆن بە یەکۆ بخەوە زۆر جوان جەزاک الله خەیرا دکتۆر یەک مقارنە بە یەک جوابی کورد پێکەوە ژیانی کوڕ و کچێک بەبێ هیچ بنەمایەک ئەگەر ئەمە زیارڕۆیی نەبێ و لە مانگی ڕەمەزانین بەبێ هیچ بنەمایەک کچ و کوڕێک ئەیانوێ بە یەکەوە بژین هەلیشان بۆ ڕەخساوە کە بە یەکەوە لە ماڵێکا بژین یەکتریان بەقەر دنیایەک خۆشەوێ ژیانیان زۆر مرتاحە ئەتوانین بەم کەپڵە بەم جووتە بەم پارتنەرە بەم جووتە بڵین سەرکەوتونین لەبەرەوەی ئەم گرێبەستی محکەمە و مەلا و تاقیداتیان نەکردووە ئەمان سەرکەوتونین ئەمان سەرکەوتون ئەگەر یەک دنیا مەشاکیریشیانە بێ لەبەرەوەی بەم سیستەما ڕۆشتون ترافیک لایتەکە هەم ئەموو هەم ئەو بەڕاستی ئەم جووتە کە بەختەوەرن وەیەکۆ ئەژین و ئەو چتانی یاسایانە بەرچاو نەکرێت زەردن ئەو جووتەی کە یاسایان بەرچاو کرە و بەختەوەر نیان زەردن چ جوانە ئەم جووتە یەکتریان ناسیوە و یاسایچیان بەرچاو کرێ و سەوز بن نەک دوو کەسون بە زۆر وەکو لە کۆڵانە یەکێکی کەرێ و سوور بن دەسەکانی خۆش بێ هیوادارم شتێکمان کرد بێ و شەوێکی باش